ئەمڕۆژ تیمەکانی بەرگری شارستانی و کە سوکاریان لێرەن و بەردەوام لە گەڕان و پشکنینی ڕووبارەکەدان وەکەوەی لە دیمەنەکان دیارە چەند سەد مەترێک لە خوارەوەی ئەو شوێنەی کە ڕووداوەکەی لێ ڕووداوە حەفارە کارەکە لەو شوێنە چەند سەد مەترێک دوورتری ئێرە دوێنێ و پێر لەوێ کاریانە کرد بەڵام ئێستا هاتوونەتە خوارتر ڕێڕەوی کارکردنیان گۆڕیوە بۆ ئومێدیەوەی بگەنە لاشەی ئۆتۆمبیلەکە و تەرمی مناڵەکان بە ئومێدەی کە لەو شوێنەدا مابێت وە بیدۆزنەوە ئەوەکەوە یەبینن لە دیمەنەکاندا دیارە حەفارە لێرە ئێستادا هەر کارەکاتن حەفارەیەکی تریش هەیە کە نزیکەی 20 مەتر درێژە ڕێڕەوی بۆ ڕێگای بۆ ئەکرێتەوە بۆ ئەوی لەوێ بتوانن کار بکاوە حەفارەکە دەمچی بباتە نەو ڕووبارەکە و بتوان ئۆتۆمبیلەکەی پێ بدۆزنەوە ئەوان ئومێدیەوەیان هەیە کە تەرمی مناڵەکان هێشتا مابێ لە نێو ئۆتۆمبیلەکەەوە لەو شوێنە ئەو تەرمەی کە دۆزرایەوە چەند سەد مەترێک لە خوارەوەی شوێنی ڕووداوەکە بوو کە لاوەند خورشیدی تەمەن 6 ساڵان تەرمەکەی دۆزرایەوە من یەکێک لە کەسوکاری قوربانیەکان مامۆستا تاهیرم لەگەڵا بێتن مامۆستا سڵاوتان لێ بێتن کارەکان چی ئەکرێ ئەمڕۆ گەر بۆمان باس بەنای خوای گەورە و میرەبان دەستخۆشی لەم ویلایەتیەکەین یەخوا بەخێر بێن لە شەشەم ڕۆژ بە دوای گەڕانی ئەو تەرمانە ئەمەلێکی زۆرمان هەیە ئینشاءالله بتوانین لە ماوەیەکی زۆر کورت کەمێک پێش ئێستا قسەم لەگەر کاک تاسینی هەر خزمەکەمان کرد ئەوان زیاتر بەو عەفارەوانە ئەوان ئیشی تێەکەن بیانی کە ئەو جادیان لێداوە کە ئێستا لەبەر دیارە لە کاتی بەربوونەوەی بەردێک کەوتۆتە ناو سیارە قاعدەی سپێری سیارەکەی دیارە لەگەر بەربوونەوەی بەردەکە هەستاوە ئەمەلێکی زۆر هەیە ئینشاءالله بتوانین بە هەموو تیمەکانەوە حکومەتش ڕاستن بەشدارە بە 4 تیمی مەیدانی ینی کە تازە قسەم لەگەرکردن بە لە مەسافەی 30 کیلۆمەتر ینی تیمەکانیان بەڵبڵاو کردووە ئینشاءالله ئەمەلەکەین لەو شوێنێک کە ئێستا کاری تێەکەن ئەمەلی خوای پەروەردیگار ئەمەلمان هەیە لە خوای پەروەردیگار بە زووترین کات سەرەداوێک بینینەوە ئەگەر سیارەکە دیتراوە ئەوەکانی تر ئینشاءالله ئاسان ئەبن بەرچاومە ڕۆن ئەبێتەوە بە ئیزنی خوای پەروەردیگار لە شەشەم ڕۆژ بتوانین سەرەداوێک بینینەوە دەستخۆشی لە هەموو خزم کەسەکانش ئەەکەین ئەو خزمانە لە سۆران لە خەلیفان لە هەموو شوێنەکان بەشدارن ڕاستی ینی شەو نخونی ئەکەن بە شەو ڕۆژ لەگەرەوە بەشدارن خوای پەروەردیگار پاداشتی هەموو لایەک بداتەوە دوعاکەین لە خوای پەروەردیگار ئەمڕۆ کە شەشەم ڕۆژە سەرەداوێک بینینەوە بۆ ئەو قوربانیانەی کە بۆ ئەوەی چاوی ئەو خزمانە ڕۆن زیاتر ڕۆن بێتەوە بە خاشیان پسپێرین ئینشاءالله تعالی و سلام علیکم و رحمة الله. هیچ پارچەی ئۆتۆمبیلەکە بە دەرکەوتووە لەنەوە بەڵێ پێش ئێستا قسەم لەگەر کاک تاسینی کرد کە ئەو ئێستا کار لەو ڕێگا ئەکەن بەردێک بەربوویتەوە سپێری قاعدەی سپێری سیارەکە ئێستا ڕسم گیراوە ینی ڕسمەکەش هەیە ڕۆیوە ئینشاءالله ئەمەلەکەین کە دوێنێش ئەویان لێداوە مکناتیسیان لێدا مکناتیسەکە گیر بووە لۆی ئەمەلێکی زۆر هەیە ئینشاءالله ئەمڕۆ سەرەداوێک بە دیار بکەوێت سیارەکە بینرێتەوە ئینشاءالله. ستان بۆ خەڵکی دەبەرەکە هەیە کە هەمویان هاوخەمن بۆ ئێوە بەشدارن لە سوکردنی خەمەکان بە ناوی خۆمان و خزم و کەس و خەڵکی خەلیفان و دەڤەرە دەستخۆشی ئەەکەین لە هەموو خەڵکی خەلیفان دەوروبەر خەڵکی کوردستان بەڕاستی بەشدارن یعنی هاوخەمن لەو کارەساتێک کارەساتێکی زۆر دڵتەزێنە سێپە پولە کێکێکیان دیترایتەوە دووشیان چاوەڕوانەکەین ئینشاءالله ئەمە لە خوای پەروەردیگار ئەەکەین بیان بینەوە دەستخۆشیان لێ ئەەکەین لە کەناڵ ڕاگەیاندنەکان لە حکومەت و هەموو ئەو کەسانی کە بەشدارن بە شەو ڕۆژ ینی خەڵکێک ئێستا لە خەلیفان هەتاکو ئێستا 6 ڕۆژە نەگەڕاوەتەوە ماڵەوە ینی ڕۆژانە 30 کیلۆمەتر بە پێیان ئەڕوا لەودی بار بەودی و یعنی ئەوە بەڕاستی بە کەس تەعویز ناکرێتەوە مەگەر خوای پەروەردیگار بۆیان تەعویز بکاتەوە خوای گەورە هەموو لایەکی قبول بکەین ئینشاءالله ئەمەلش ئەەکەین بیان بینەوە ئینشاءالله دارێکی تر دەستخۆشی ئەەکەین لە هەموو لایەکەوە خوای گەورە ئاسانی کە دوعاکەین تەرمەکانیان اللهم آمین یا رب العالمین خوای گەورە دەرکاشی خێر لەو خزم و کەسانە بکاتەوە بەڕاستی کارەساتێکی دڵتەزێنە ئینشاءالله ئەمەلمان هەیە بە ئیزنی خوای پەروەردیگار لە ڕەحمی خوا بێئومێد نابین ئینشاءالله. زۆر سپاس مامۆستا تاهیر خوا پاداش داتەوە بەڵێ گەر هاوکارم یارمەتی دەرم بێ بەشێک لە دیمەنەکان بگوازێتەوە کە بینن تیمەکان بەردەوامن لە کارکردن ئەم تیمەکانی بەرگری شارستانی لە نێو ڕووبار بەلەمیان هەیە و هەروەها تیمەکانی تریان تیمی مەلەوانی ئیشەکەن واروها وەک ئاماژەشمان پێدا حەفارە
ڕێگای لێداوە بۆ سەرڕووبار بۆی حەفارەیەکی تری درێژ هەیە ڕێگای بۆ ئەکەنەوە بۆی بتوانێتن بێ لەسەر ڕووبار کار بکاتن و بتوانن بگەنە ئەنجامێک ئەوان ئومێدیەوەیان هەیە کە هێشتا ئۆتۆمبیلەکە لێرە مابێت و تەرمەکان لە نێو ئەم ئۆتۆمبیلە مابن. ئەوەی ئەم کارەساتە دڵتەزێنە کارەساتێکی گەورە بوو بەڵام هاوڵاتیان لە ئیدارەی سۆران و لە شوێنەکانی تریش بەردەوام دێن بۆ دڵنەواییکردنی کە سوکاریان لێرە چەند سەد مەترێک لە خوارێوە لە پردێکەیە لەوێ کە سوکاریان دانیشتون خەڵک لەوێ دێ سەردانیەکە دڵنەواییانەکە خەمی ئەم خانەوادانە خەمی هەموو هاوڵاتیانی دەبەرەکەیە هاوڵاتیان بەردەوام دێن سەردانیانەکەن و هاوخەمی خۆیان بۆ دەرەبڕن وەک لە ڕاستەوخۆکانی تریش ئاماژەمان پێداوە ئەوەی گرنگە حکوومەت ڕێگە چارە بدۆزێتەوە و ئەم ڕێگانەی گەلی عەلیبەگ بە درێژایی گەلی عەلیبەگ تاوەکو ئەگاتە حاجی و مەران ڕێگای هەمڵتۆن ڕێگایەکی زۆر مەترسیدارە پێویستە چارەسەری ئەوە بکرێت لە هەموو شوێنەکان بەربەسدا بندرێ بۆ ئەوەی ئەم ڕووداوە دڵتەزێنە ئەم کارە ساتانەی لێ نەکەونەوە هاوڵاتیان تووشی ئەم ناڕحەتیە نەبن کاتێکە ڕووداوی هاتوچۆ ڕوئەدا بربەست لە هەندێک شوێن نییە بەشێکی دانراوە بەس لە بەشێک لە شوێنەکان نییە ئەمەوە ئاکاتن ئۆتۆمبیل ڕاستەوخۆ بچێتە نێو ڕووبارەوەکە بینن کە ئەم کارە ساتە گەورەی بە دوای خۆی داهێنا ئومێدەوارین تەرمی ئەو مناڵانەی کە ماویشە ئەمڕۆ بدۆزرێتەوە و سەبووری خی گەورە سەبووری کە سوکاریان بدات. بەڵێ سپاس بۆ هاوکارمان سپاس بۆ زانینەکانی شت ئەزانمان دەچینە لای ئەزلایڤێکی کاک ئیدریس